خیرانە ڕۆژێک قسەی تەلەڤیزۆن مەکرد سێری کچە گەریلاکان مەکرد کە چەند خاوێن و پاکوتەمیزن ویستم شارێکی سرودی گەریلا بنووسم بۆ لەو بەشێک کۆپلەیەکم و شارە بڵاو کردەوە بۆ داشم خوێنەوە بیار بینە لەو کێوە چەند ئازا و چەند خاوێنیشن لەو کۆپلەیە کۆپلێکی لە بەرجەکەمە بڵاوەتەوە وتومە ئێستا ژیان وا ئەخوازێ ئێستا ژیان وا ئەخوازێ تفەنگەکەم ڕابژەنم لە جێی مناڵ ئێستا ژیان وا ئەخوازێ شەهیدبوونم تارای سووری بوشێنی بێ و پەنابەردێ بکەمەوە جا زۆر جا ناچمەوە سەر کۆپلەکانی تر نازانم دایکم بۆ لە خوێنەواری خۆی قەڵەم و قاقەزی وێنە ئەمتیحانە بەربیری نەچێتەوە گۆران شروع بووە شاری گۆران دەوتت شارێکی گۆران بخۆی مامۆستا گۆران گۆران ئەڵێ فەرمێت هەرچەند بەبەرمەلالی فرەم هەرچەند بەبەرمەلالی فرەم تەنگە قافیە هەمێکی خەم یەک هەناسەی ساردی کافیە خۆزگەی خەمم بە قەڵبەزی سەرچاوەکەی زەڵم چاوشکی کرد و ئەو هەروەکو خۆی تافەتافیە چ جانی نەشئا چ میحرابی دینی عەشق ئەم چاو ئەو گرۆی کچە کوردێکی جافیە گۆران تەماعی ماچ و ویساڵی بڕی وەلێت یەک ئیلتیفات و نیوەنیگاهێک کافیە مەرسی بەس تۆ گۆرانیش دەڵێ؟ بەنی زۆر خۆشە وەڵا حەزەکەی ئەو لەحنە لەبەر لەبیری چوە بشەوە ئاسمانە وەستێرە باران بوو کۆپلەیەکی شێرم شعری کوردی چی لە شعری عالەمی کەمتر نییە بەس ئێمە گەلێکی بێ ساحێب ئەڵێم شعری کوردی چی لە شعری جیهانی کەمتر نییە گەر لە هەنێ شوێنە زیاتریش نەبێت ئەوە تا یەکێکی کە شاعیرەکانی پێشوومان بۆ شانازیان کردو کە توانیان بە تورکی و بە فارسی و بە عەرەبی و بە کوردی شیعر بڵێن بۆ نمونە هەم لە شاعرانی فارسەوە بیگرن لە حافزی شیرازی و سعدیەوە یەکێکی وەکو گۆتەی ئەڵمانی گۆتە و شیلە کە دوو شاعری مەشهوری ئەڵمانیان و گەلی ئەڵمانی فەخریان پێوەکە گۆتە شعرێکیان بە حافظ ئەڵێ حافظ من هەرگیز بە تۆ ناگەمەوە تۆ سواری شەپۆلەکانی باش بیرم نەماوە شعرێکە بۆ حافزی شیرازی نووسیوە نازانم شاعرانی ئێمە هەر بەشیان دەربەدەری و ماڵوێرانی و تۆرە لە نالیەوە بیگرە چۆن دەربەدەروەسەکەشی نازانە گۆڕەکەی لەشوێت تۆرە لە مامۆستا گۆرانەوە کە تووشی شێرپەنجەی مەعیدیان کرد گەدایان کرد تۆرە لە دڵداری شاعیرەوە کە خاوەنی سرودی ئێڕەقیبە ئەم میلەتەی ئێمە بەداخەوە بە تێنەگەیشتووە ئەو کاتە عمری 31 ساڵ بۆ قوتابی بۆ لە کولیە حقوق لە بەخا ئەچێ لە مویەلیانەی مۆزەفین نانەخوات تومەس بەوەی خواردنەکە تووشی تەسەموم بووە دوو پۆلیسی گەوت جێگرن ئێمە سیژنیەکەن تا بەیانی وازان سەرخۆشە بەیانی سێرەکەن لە سیژنەکە مردووە یاکێکی وەکو بێکەسی شاعیر کاتی ئەمەد خەڵسی دەرچوو بۆ 7 ڕۆژ بخۆی لە گۆڕا بێ لەوەی ئێمە هەمومان زیندوو کوشی مردوپەرستی یاکێکی وەکو مامۆستا نەجمەلی مەلاکە 6,000 تا 7,000 مناڵی فێری خوێندەواری کردو لە سلێمانی لە شەقامی سابوونکەران شۆ بەردەبارانیان نەکرد زۆر گاڵتەیان پێ کردو ئێستا تا ئێستا سێبەر و تارمایی ئەم قۆناغەش هەر ماوە بەڵام کۆمەڵە کەسانێکن کە ژیان و گوزەرانیان باشە و بۆچێکی باش وەرەگرن خۆشیان بە نووسەر و ئەدیب بەزانن بەڵام بەداخەوە نووسەر نەئەدیبن ئەمە لە هیچ تەنها لەوە دەڵێم شاعیر نابێ شاعری دەربار بێت پێم وایە شاعیر نابێ خۆی لە بیرێکی حیزبی تەنگ و دروستکە
کە لە بچەکات شاعرە بێ دەنگی میلەتەکەی بێت کوڕی میلەتەکەی بێت هەر لەبەرەوە شەمرە شیاری ئێستم پێخۆشە و ئەگەر دینارێکیش بوو چەم لەبێ و زۆربەی گەنجەکانیش ڕێزمەکرد سپاس بەخوا سپاس بێوەش نازانم قسەی خراپ نەکرد زۆر جوان چ گۆرانیەکمان بۆ بڵێ کاکە تۆ مالی چەندی کە عوسمان کتابم تۆ ماشەڵڵا زۆر بێت ماشەڵڵای خوا لەسەر بێت سپاس نازانم چ گۆرانیە نایەتە بیرت لەسەر ڕەدیف و مۆسیقای ئێران کار کردم. سیدەکەی لێرە هەیە سیدەکەی جۆر بکەین نا ویستم این بکەم تەسبیح بکەم قەی ناکەی تاکە ئەگەر فارسی بە قەچێکە ڕێچێ قەی چییە کاتە